بەهۆیەوەی بەرپرس و کادیر و پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری هەمیشە لەبەرەی خەڵکدا بوون و داکۆکیان لە ماف و شایستە مادی و معنەویەکانیان کردووە، لە بەرامبەردا هەمیشەش دەسەڵاتی سیاسی هەرێم ڕێگا جیاوازەکانی بۆ سەغڵەتکردن و تەنگ پێهەڵچنینیان بەکارهێناوە. نوێترین هەوڵی دەسەڵاتدارانی هەرێم لە ڕێگەی دادگای تێهەڵچوونەوەی هەولێرەوەیە کە لە نووسراوێکدا داوای لە پەرلەمانی کوردستان کردووە پارێزبەندی لەسەر عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستان هەڵبگرن. بە پێی زانیاریەکانی پەیام، هۆکاری سکاڵاکەی دادگا دژی عەبدولستار مەجید پەیوەندی بە هەڵوێست و لێدوانەکانی ئەو پەرلەمانتارەوە هەیە لەبارەی قۆرەخکاریەکانی وەرگرتنی گەنمی جوتیاران لەلایەن دوو کۆمپانیای پارتی و یەکێتیەوە. بەڵام ئەوەی من تێ نەگەیشتم تا ئێستا لایەنی سکاڵاکارەکە دیار نییە. پێم وابوو دەبوو ئەوە زۆر بەڕوونی ئەو دۆسیە هەمووی بێتە پەرلەمان و بخۆشم بیبینیم، یانی بزانم چێیە، ینی ئەوەی لە پشتی پەردەوەیە. ئەوە پاشان دەبێت سزاکە دیاری بکرێ، بە پێی مادەی 240 سزادان چەند شتێک دەگرێت و ینی دەبێت دیار بێ، ینی من تاوانەکەم چییە، ئەمن نەوتم دزیوە، موچەی خەڵکم نەداوە، چەکم بە داعش فرۆشتووە، نیوەی خاچی هەرێمی کوردستانم ڕادستی عێراق کردوتەوە، پێویست بە لابردنی پارێزبەندیش ناکە. من یەک لەبارە خۆم ئامادەم لەسەر بەرپرسیارەتی خۆم هەر کاتێک دادگا داوا بکە دەچمە بەردەم دادگا، چونکە هەم بێمنەتم بەڕاستی هەم بێباکم لەبەرەوەی کە ئێمە هەرچی کردمە بەڕاستی بەرگری کردمەوە لە مافی خەڵک. ئەمە یەکەم جار نییە پارتی دیموکراتی کوردستان دادگاکانی هەرێم بەکاردەهێنێ بۆ فشارخستنە سەر پەرلەمانتارانی کۆمەڵ. لە ڕابردووشدا چەند جارێک هەمان هەنگاوی لەو ڕووەوە ناوە. پێشتر لە ساڵی 2020 مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سکاڵای لەسەر سۆران عومەر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تۆمار کردو لەسەر داوایەویش پەرلەمان مافی پارێزبەندی یاسایی لەو پەرلەمانتارەی کۆمەڵ سندەوە. داواکەی بارزانی دژی سۆران عومەر دوای ئەوە بوو ئەو پەرلەمانتارەی کۆمەڵ بەڵگەیەوەی خستبووە ڕوو سەرۆکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم خاوەنی گروپێکی زەبەلاحی کۆمپانیای بازرگانیە. کۆمپانیایە بە ناوی ستێر کە خاوەنداری پشتی گەورەی ستێر گروپ مەسرور بارزانیە. دواتریش پشتیوان سادق وەزیری ئەوقافی هەرێم لەسەر دۆسیەی بەدواداچوون لەبارەی مۆڵکەکانی ئەوقافەوە دوو داوای یاسایی لەسەر ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان تۆمار کردووە و تا ئێستاش دوای 4 دانیشتنی دادگا داوای 200 ملیۆن دینار لەو نوێنەرەی گەلی کوردستان دەکا. ئەمە جگەلەوەی ئەو پەرلەمانتارەی کۆمەڵ دوو سکاڵای دیکەی لەسەر تۆمار کراوە و لەسەر دۆسیەی زیندانیانی بادینانیش هاوشێوەی پەرلەمانتارانی دیکەی فراکسیۆنی کۆمەڵ داوای هەڵگرتنی پارێزبەندیەکەی دەکرێت. نوێنەرانی کۆمەڵ لە حکوومەت و پەرلەمان هیچ کاتێک سڵیان لە وتنی ڕاستیەکان و گرتنەبەری ڕێکارە مەدەنیەکان دژی گەندەڵی و کەمتەرخەمی و قۆستنەوە و پاوانخوازی و قۆرەخکاری و وێرانکاری دەسەڵاتدارانی هەرێم و عێراق نەکردووە. بەردەوامیش لە بەرامبەر ئەو سڵ نەکردنەوە و خەباتە مەدەنیانەدا ئامادەی هەموو جۆرە بازدانێک بوون. لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکاتەوە.